لێرە کارگەی قارچکی پێنجوێنە ئێستا ئەچینە ژوورەوە بزان چۆنیەتی دروستبوونی قارچک چۆن دروست ئەبێ و لە چی دروست ئەبێ. ئەمە سەرەتای کە داخڵە بیتە ناو مەعمەل بۆ تاقیمکردنی قاچە بریتە لە ئاو و فۆرمالین بۆی هەر نەخۆشیەکی باکتریایی و ڤایرۆسی لە دەرەوە هەبێت بە قاچۆ داغڵی ناو مەعمەل نەبێ و کێشەمان بۆ دروست نەکات ناو مەعمەل. ئەمە تاسیساتە شوێنی بۆیلەرە شوێنی ئەوەیە کە مەسەلەن بۆیلەرەکانمان لێرە داناوە بۆ تاقیمکردنی قاعەکانمان بەم بۆیلەرانە قاعەکانمان لە کۆتاییە ئەبینە دەمای 72 دەرەجە بۆ ماوەی 8 ساعات ڕایەگرین بۆ ئەوەی هەرچی نەخۆشیێکی ڤایرۆسی و باکتریایی هەبێ لەناو کۆمپۆستەکانمانە نەمێنێ و هەروەها نماتۆد لەناو کۆمپۆستەکانە نەمێنێ بۆ زەمینە کشتتوکاڵیەکانی دەوروبەرمان کێشەمان بۆ دروست نەکات. لە هەمان کاتیشە ئەمانە بۆ گەرمکردنی قاعەکانمانە ڕۆژانە ئێمە ئیشیان پێەکەین بۆ گەرمکردنی قاعەکان. ئەمەش هەر بۆیلەرە بەڵام ئەمە بۆیلەرێکی گازە بە گازیژەکە ئەمە بۆ تاقیمکردنی قاعەکانمانە بەمە هەفتای دەمای قاعەکەمان ئەبینە 70 دەرەجە 72 دەرەجە بە ماوەی 8 ساعات ڕایەگرین. ئەمە کۆمپۆستە ئەمە لە ئێران و ئێمە بە ئامادەکرایی بۆمان دێت پێکاتەکانی سەرەکی کۆمپۆست بریتە لە پوشی گەنمی دێمی خۆمان و هەروەها لەگەڵ پاشماوەی دەواجینە لە ئێرانە 35 ڕۆژ کارەکەن لەسەری تا دروستی ئەەکەن و ئەیکەنە باکس و لێرە ئەینێرن بۆ ئێمەش لێرە بە هەمان شێوە 35 ڕۆژی تر کارەکەین لەسەری تا دێتە بەر و قاچکی لێبەر هەمدێنی. بە شێوەیەکی کەپس ئامادەکراو دێتە لای ئێمەش ئەیبڕین سەری کیسەکانمان ئەبڕین و هەروەها شی ئەەکەینەوە تۆزێکی لێشی ئەەکەینەوە بۆی بینی کیسەکانمان جوان پڕۆبێت و ڕێک بێت جوان ئەیکوتینەوە. ئەمجارە خۆمان تۆی لێدەین تۆی هەر لەگەڵا دێت هەر تەبەقێک لەم تەبەقانە بە ئەندازەی 100 کیسە لەم کیسانە 1 کیلۆ تۆی لێدەین تۆی قارچک خۆشی هەر لە ناو کۆمپۆستەکە لە ئێرانە بە ئامادەکراوی ئەوان لێیان داوە بەڵام هەر کیلۆیەک هەر 100 کیسە لەم کیسانە 1 کیلۆ تۆی قارچکی لێدەین. ئەمە مەرحەلەی لە ڕۆژی هەتا ڕۆژی 14 لە ڕۆژی 14 ئەم دەستەکەین بەگەڵ یاری. چوومە وڵاتی ئێران لەوێەوە کە سەردانی چەند کارگەیەکمان کرد ئیتر ئێمەش وەکو هەموو وڵاتێکیکە پێویستە خۆمان بەرهەمهێنەرمان هەبێت بۆیە لە ساڵی 2013 بڕیارمانە بە دروستکردنی ئەم کارگەیە و خۆشبەختانە دروستمان کرد. ئەمە ڕۆژی مەرحەلەی 14 تێپەڕاندووە ڕۆژی 14 مەگەڵیاری کراوە گڵەکەش خاکەکەشمان بریتە لە پیتی ڕەش و پیتی قاوەیی خۆڵی تاپترایە. ئەم مەرحەلەیەش دووبارە 7 ڕۆژی تر هەموو مەرحەلەکانی قارچک هەفتەیە 14 ڕۆژی ئەوەڵی مەرحەلەی ڕیسەدەوانیمانە 7 ڕۆژی دوای 14 تا 21 مەرحەلەی ئەویش هەر ڕیسەدەوانیە بەڵام لە ناو خاکە
ئەمە مەرحەلەی ناو خاکێتی ئێستا خاک دراوە تا ماوەی حەو ڕۆژی تر لە حەو ڕۆژی تر ئایتر ئەم لایرۆ نوشتە یەکسەر بانی لا ئەبین و ئەکەوێتە حاڵەتی هەوادەییۆ بۆی ئەو ڕیسە و مایسلیۆمەی کە هاتوتە سەر خاکەکە خۆی کە و کاتەوە گرێ بەسێ و بێتە قارچک. ئەمە مەرحەلەی هەوادەییە لە دوای ڕیسە دەوانی 21 ڕۆژی تێپەڕان ئەکەوێتە ئەم مەرحەلەوە کە مەرحەلەی هەوادەییە. ئەمە ئیسێ ڕیسە و مایسلیۆمی ناو کۆمپۆستەکە هاتۆتە ناو خاکەکەەوە سەر خاکەکەەوە ئیسێ ئێمە ئەمجا هەوای ئازادی پێدەین بۆی ئەو ڕیسە و مایسلیۆمە خۆی کۆکاتۆ گرێ ببەستێ ببێتە قارچک. لە هەمان کاتیشا ئێمە ئەبێ ڕتوبەتی ناو قاعەکەمان لەم حاڵەتەیە لە 95 دەرەجەیە بێت. ڕتوبەتی نام قاعەیە ئیسێ بێت 95 دەرەجە بێ و هەروەها دەمای قاعەکەمان هەتا مەرحەلەی ڕیسە دەوانی لە دەمای 25 دەرەجە تا 27 دەرەجە ڕائەگرین بۆ ئەوەی کۆمپۆستەکەمان ڕیسە لێبا و جوان سپی بێتەوە بێتە ئەم حاڵەتەی. هەروەها لە دوای هەوادەییۆ دەمای قاعەکەمان ئەهێنینەوە خوارەوە بۆ دەمای 17 تا 18 بۆ ماوەی هەفتەیەکیش ڕای ئەگرین لەو حاڵەتەیە. ئەمجا وردە وردە قارچک دروستە بێ و ئەبێتە پین. ئەمەش مەرحەلەی فلاشەکانمانە ئێمە لە 3 فلاشە قارچکی ئینتاجی خۆمان ئەگرین لە فلاشی ئەوەڵمانە تقریبان ئەبێ لە 150 تا لە 165 ئینتاجەکەمان بگرین لەبەرەوەی کۆمپۆستەکەمان قوەیەکی باشی هەیە هەرچی خۆ و تاقەی هەیە بە زۆری لە فلاش ئەوەڵەکانمانە دەری ئەکا و دەری ئەیات. ئێمە لە 3 مەرحەلەیە فلاشەکانمان ئەگرین و ئینتاجی خۆمان ئەگرین. مەرحەلەی ئەوەڵی کە تەواو بوو سەر بەسەرەکانمان هەموو ئەچنین تەواو بوو جوان پاچی ئەەکەینەوە دووبارە ئامادەی ئەەکەینەوە بۆ ماوەی هەفتەیەک. لە دوای هەفتەی ئایندە دووبارە قارچک دێتەوە و فلاشی دوو ئەگرین دووبارە بە هەمان شێوە فلاش سێکەشی بەو جۆرە ئاگرین. ئیسێ ئەمە فلاشی ئەوەڵیەتی هەروە تازە خەریکە دێشتا چەند ڕۆژێک وەختمان ماوە لە ڕووی کاتۆ چەند ڕۆژێک تری شەڵا سەر بەسەرەکانمان یەکسەر سپیە بێتەوە ئەم قارچکیشە گەورە بێ و ئەم پینانە گەورە بن. ئێمە بە پێویست هەوڵمانداوە بە خەڵکی بناسیێنین ئەمە سوودی چییە و زایدەنەوەش ئێستا ئێمە کتێبێکمان لە چاپایە ئینشاڵڵا بە ماوەی شکەم تەواو ئەبێت کە باس لەوە کات سوودەکانی قارچک چییە یعنی لە ڕووی سەحەوە سوودەکانی چییە و شێوازی بەکارهێنانی تقریبان بە زیاتر لە چل جۆر کە بەکارهێنرێت لەو کتێبەیە هەیە ئینشاڵڵا ماوەی شیکە ئەکەوێتە بەردەستی خەڵک و هیوادارم زیاتر تەڵەبی لەسەر ببێت. ئەو قارچکی ئێمە کە بەرهەمی هێنین ئاگاری کووسە کە پێوترێ قارچکی دوگمایی ئەمێش شتێکە لە تەواوی دنیاە کە بتوانێت تیجارەتی لەسەر بکرێت.
ئەمە فلاشی دووهەمانەواتە بەری دووهەمی ئەمە لە ڕۆژی 35 دێتە بەری ئەوەڵی تەواو ئەەکەین و ئەیڕنین وەختێک کە سەر بەسەرەکانمان حیچی پێوەنمە قارچکی پێوەنمە دەست ئەەکەین بە پاکردنەوەی سەر ئەم بەسەرانە جوان پاچی ئەەکەینەوە لە قارچک و لە قارچکی کەوتو لەو شتانە جوان پاچی ئەەکەینەوە ئەمجا ئامادەی ئەەکەین دووبارە بۆ هەفتەیەکی تر لە دوای هەفتەی ئایندە دووبارە ئیسێ ئەمە هەفتەی ئایندەیەتی مەسەلەن دووبارە قارچک بەم جۆرە دێتەوە دووبارە ئەیچنینە و بە هەمان شێوە بەری سێهەمیشی هەروە لێەکەین ئەمە ئیسێ بەری دووهەمیەتی قاچکێکی زۆر سپی و جوانە قاچکێکی فرێشە مەسەلەن هیچ کێشەیەکی نییە حتا بەم جۆرەش ئەتوانی بیخۆیت هیچ مەسەلەن لە ڕووی تەندروستی شتێکی زۆر تەبیعیە شتێکی زۆر پاکە حتا ئەو خۆڵەی سەریشی ئەگەر بکەوێتە سەر قاچکەکە یان بەسەریەوە بێ خۆڵێکی خراپ نییە و خۆڵێکی احتیادیە بەڵام مەسەلەن زۆر کەس هەیە ئەڵێ ئەمە پاشماوەی دەواجینە یاخود مەسەلەن شتێکە لەو بابەتانە بەسەریەوە بەڵام وانە ئەمە خۆڵێکە خۆڵی تاپترایە مەسەلەن شتێکی خراپ نییە بەتەنها بە ئاوێکی سارد شۆریە تۆ لەبەر ئەوەی کە ڕەنگی قارچک تێک نەچێت بۆ هینێ ئەمە فلاشی دووهەمەکەمانە مەسەلەن ئەوەی سێ جوان ئەیچنن کوڕەکان مەسەلەن خەریکی چنینن جوان ئەیچنن پاک و تەمیز و بە شێوازی بەستە ئەیان خەینە بازاڕەوە تاڵەن قاچک یەکێک لەوانە کە زۆر گرنگە کە ئەبێت بە ئاوی سارد بشۆڕێتەوە نەگەوەی بچن زەردی بکەن و پاشان بەکاری بێنن لەبەرەوەی لە کاتی ئەو کوڵاندن و ئەو زەردکردنەیە ئەو ڤیتامینانە لە دەستەیەکەتیایەتی. بەرهەمەکەی ئێمە بەرهەمێکی ڕۆژانەیە هەموو ڕۆژێکە چێتە بەردەستی خەڵک بەلایەنی کەمەوە بڵێم نەک هەر سێ محافەزەکەی کوردستان چووە بۆ خوارە و شەوە ڕۆشتووە ینی بۆ محافەزەکانی عێراقش ڕۆشتووە بەرهەمیشی زۆر باشمان هەبوو و زۆر بووە و زۆریش جێگای خۆی کردوێتەوە. ئێمە تقریبان ساڵانە 320 تن بەرهەممان هەیە یعنی ئەگەر تەقسیمیکەی بۆ هەر ڕۆژێک تقریبان 1500 کیلۆ بەرهەممان لە بازاڕایە خۆشبەختانە بە زۆر بەی شارەکانە بڵاو بووەتەوە. کەسانی کە لە لای ئێمە ئیشەکەن ئەندازیاری تایبەتمان هەیە بەو ئیشە و زیاتر لە 25 کارمەندیکەمان هەیە کە ئیشەکەن خۆشبەختانە هەمویان هەریەکە لە ئیشەکەی خۆیان پسپۆڕە و شارەزاییەکی باشی هەیە. پێم وابێ ئەو جیاوازی کە هەبێت لە نێوان بەرهەمی ئێمە و بەرهەمی دەرەکی تەنیا ئەوەیە کە بەرهەمەکەی ئێمە بەرهەمێکی زۆر سەحیە هیچ موادێکی تیا بەکار نایەنین لەوە چێ بەرهەمی دەرەکی هەبێ بە زۆر مواد لەبەر مانەوەی لەبەر گەورەکردنی موادی کیمیایی لێ بدەن مەسموم ببێ ئێمە هیچ شتێک لەوانەی تیا بەکار نایەنین
یەکێک لەوانە کە زۆر گرنگە بۆ کەسێک کە منعی گۆشتی سووری لێ بکرێت کە ئەڵێ جێگرەوەی گۆشتی سوورە بەبێ ئەو زەرەرانەی کە لە گۆشتا هەیە. ئەمە یەکێک لە هەرە گرنگە سوودەکانیەتی. ئێمە 100% پابەندین بە پاک و تەمیزیەوە و لەژێر چاودێری سەحەئیش ئەەکەین بە مۆڵەتی تەندروستی کارەکەین. بەرهەمەکەمان ئەمە ئەمساڵ لە هاوینە کە فرۆشمان کەم بوو لە کوردستان و عێراقا ویستمان سادیری بکەین بۆ دووبەی، بەڵام بەهۆی گرانی کرێی تیارەوە نەمانتوانی. ئەژینا بەڵێ کرێکە سەرێکی مناسب وایە، بەڵێ ئەتوانین زۆر باش سادیری بکەین. ئەمە کۆمپۆستە کە قاشکەکەی لەسەر دروستەکەین. ئەمە مەرحەلەی کۆتاییەتی. لە مەرحەلەی کۆتاییە ئێمە بە بوخار لە 72 دەرەجە تاقیمی ئەەکەین بۆ ماوەی 8 ساعت. بۆ ماوەی 8 ساعت بۆی هەرچی نەخۆشیە ڤایرۆسی و باکتریا هەیە لەناو ئەوەیە لابچێ و بکوژرێت و هەروەها بۆ زەوی کشتتوکاڵیەکانیشمان مەسەلەن نماتۆدی تایە، نماتۆدەکەش لەناوچێ بۆی زەربە نەدا مەسەلەن لە زەویە کشتتوکاڵیەکانمان. ئەو پاشماوەیە ئەمەی سی هێنینە دەرەوە قاعەکەمان جوان پاکەین و فڕێدەی ئیتەوە فڕێدرێتەوە و دەشتە و هەتا بۆ زەوی کشتتوکاڵیش بەکاردێ و شتێکی زۆر بە سوود و زۆر باشە. ئەمە ئێمە تاقیمان کردەوە ئیسێ ئامادەی فڕێدانە کوڕەکان کرێکارەکان مەسەلەن خەریکن فڕێدەن. لێرەوە من زۆر سوپاسی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانیاوەکەم، زۆر سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانیەکەم لەبەر ئەوەی لە سەتا بڵێم 70 بۆ 80 پشتیوانیان کردوین، زۆر دەستخۆشیان لێکرد. جا من حەزم کرد لێرە ئاماژە بە شتێکی تریش بم کە لەسەر ئەوەی کە وڵاتانی کە چەندێک ئەوە ئەکەن کە نەتوانی لە ناوخۆی خۆمانە بەرهەمی خۆماڵیمان هەبێت
ئێمە چەند جار ینی داوامان لێ کراوە کە ئەم کارگەیە بدەین بەکرێ کە بۆ داخستنیانە لەبەر ئەوەی نەتوانین بەرهەم بهێنین بۆ ئەوەی بەرهەمی دەرەکی بێتە ناوەوە و ئێمە خۆشببختانەش ئێستا برادێک لە سیتەک دروستی کردووە برادریشکە لە هەولێر دروستێکە ئێمە بە هەموو ئەو ئیلمی کە پێمانە ئەو شارەزایی کە هەمانە هاوکارین لەبەر ئەوەی زیاتر بەرهەمەکەمان ناوخۆی بێت. ئێمە ساڵانە وکوتم لە 320 قارچکمان هەیە یعنی ئەگەروێی تەقسیمیکەی بۆ هەر ڕۆژێک تقریبان 1500 کیلۆ بەرهەممان لە بازاڕایە خۆشببختانە بە زۆر بەی شارەکانە بڵاو بووەتەوە. ساڵی 2013 دەستمان بە دروستکردنی ئەم کارگەیەکرد کارتۆنێک قارچکی کە کارتۆنێک 3 کیلۆ 200 غرامیتایە بە 7,000 دینار بوو. بەڵام لە ئێستەیە بەهۆی دابەزینی دراوی ئێرانەوە کارتۆنێک قارچکی 3 کیلۆ 200 گرامی هاتووە بۆ 11,000 دینار یعنی 6,000 دینار فەرقی کردووە لە کاتێک کە ئێمە دروستمان کردووە ئێمە بەو هیوایەتەوە دروستمان کردووە بەڵام ئێستا تقریبان هەر کارتۆنێک 6,000 دینار بازاڕی دابەزیوە. قارچێک بۆمانەوەکەی بەپێی ئەو ئیجازەی کە سەحەبە ئێمەی داوە بۆ ماوەی 7 ڕۆژە لەبەر ئەوەی کە ئەم قارچکە ئەەکەیتە قاپێکی سەفەریەوە و زائیدەن ئەو نایلۆنی بەسەرا ئەدرێت ئەجینا پێم وا بێت ئەگەر لەوەیان نەبێت ماوەکەی درێژش ببێتەوە بۆ 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژیش هیچ کێشەیەکی نابێت ئەگەر لە شوێنێکی ساردکەرەوەی دایبنی. لە ساڵی 2015 تقریبان چەند مانگێک کارگەکەمان داخست لەبەر نەفرۆشتنی بەرهەمەکەمان بەهۆی هاوردەکردنی قارچکی دەرەکیەوە خۆشببختانە کە وەزیری کشت و کاڵ بۆ ماوەی 3 مانگ قەدەغەی کرد لە دوای 3 مانگەکەش دانیشتن بە بڕیارێکی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ هەر کیلۆی قارچێک بڕی 1000 دینار بۆ ملکیان دانا و لەو ڕۆژەشەوە ئێمە خۆشببختانە توانیمانە زیاتر وزە بە ئیشەکەمان بدەین و بەرەو پێشەوە بچین.